سەردانەکەی کۆنسۆڵی گشتی نوێی ئەڵمانیا بۆ لای سەرۆکی پەرلەمانی کوردستان و لە نێویدا ئەم ژمارە سەردانی کە کۆنسۆڵی گشتی ئەڵمانیا لەگەڵ لایەنەکاندا لە هەرێمی کوردستان سازی کردووە. لە سوودەکانمان لە شاری سلێمانی هەمەنجایر ئەندامی پەیوەندەکانی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان لەگەڵمانە کاک گەمەستڵاوت لەبێ ئەم سەردانی ئەمڕۆی کۆنسۆڵی نوێی ئەڵمانیا بۆ لای سەرۆکی پەرلەمان لەسەر داوای سەرۆکی پەرلەمان بوو یاخود کۆنسۆڵی گشتی ئەڵمانیا خۆی داوای کردەوە. ئەم کاتەی بینەران و بەڕێزیشتان باش دیارە لە ماوەی ڕابردوودا لەو ڕۆژەوە کە گرژی و ئاڵۆزیەکان لە شاری هەولێر دروست بووە ئەو مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان بڕیاریاندا کە هەم چوار وەزیرەکەی بزوتنەوەی گۆڕان لە حکوومەت بە مۆڵەتی درێژخایان بنێرنەوە ماڵەوە و ڕێگری کرا لە چوونە ناوەوەی سەرۆکی پەرلەمانی کوردستان بۆ شاری هەولێر و بۆ بەڕێکردنی کارەکانی لە پەرلەمان لایەنە بەرپرسەکان یاخود ئەو لایەنانی کە ئەو دەوڵەتانی کە زیاتر ئاگایان لە بارودۆخی هەرێمی کوردستانە بەردەوام لە ڕێگەی وەفدە دیبلۆماتکارەکانیانەوە سەردانی پەرلەمانی کوردستان و سەردانی سەرۆکی پەرلەمان و لایەنەکانی دیریشان کردووە و ئەم داباسی کۆنسۆڵی ئەم بەڕێزە وەکو کارێکی دیبلۆماتکارانی خۆی بووە. چی دیکە جگە لە لەم کۆنسۆڵە نوێی ئەڵمانیا چی دیکە پێشتراتەوە باز لەوە دەکرێت کە سەرۆکی پەرلەمانی کوردستان چای بە کۆنسۆڵی ئەمریکاش کەوتووە. ببورە دەنگەکەت باش نەگەشتە من. جگە لەم سەردانە چ کۆنسۆڵێک چ وەفدێکی دیبلۆماسی وڵاتانی دنیا ئەوەی کە خۆ داماژت پێکرد سەردانی سەرۆکی پەرلەمانیان کردووە. هەندێک سەردان کراوە کە لە وەکو وڵاتانی بەریتانیا و ئەمریکا و ئەوانە هەم سەردانی سەرۆکی پەرلەمان هەم سەردانی حیزبە سیاسەکانیان کردووە. باش هاتنەکەی بۆ سلێمانی بۆ نمونە هاتنی کۆنسۆڵ لەسەر داوای کێ بوو چۆن بوو؟ ئەوان کاری دیبلۆماسی خۆیان دەکەن و خۆیان بەرنامەی کاری خۆیاندا نتوانن پرسیارە لە خۆیان بکەن. باش ئەم سەردانە ئەم گفتوگۆیانە لەم گفتوگۆ دیبلۆماسیانەیە کۆنسۆڵ هاتبوو بۆی نێوەنگیری ئەم دۆخە بکات لەسەر و بابەتە بوو؟ دیارە هەموو ئەو بەڕێزانی کە سەردانی پەرلەمان دەکەن هەم نیگەرانی خۆیان بە سەرۆکی پەرلەمان ڕدەگەێنن لەو دۆخەنا هەمواری کە لە هەرێمی کوردستانە دروست بووە و ئەویان ڕاگەیاند کە ئەم قەیرانەی کە دروست بووە لە هەرێمی کوردستاندا ئەوان باش دەزانن سەرچاوەکەی مەسلەی سەرۆکایەتی هەرێمی کوردستانە کە ئەمە پرسێکی تەواو یاساییە بە بڕای پەرلەمان و ئەیانەوێت کە زانیاری لەبارەی ڕای هەموو لایەنە سیاسەکان وەرگرن چۆن چارەسەری ئەم کێشەیە بکەن و پشتیوانی و نێودەوڵەتیش بۆ سەرۆکی پەرلەمان ڕابگەێنن. پشتیوانەکان چی بوو؟ یەکەم دووەم هیچ ڕێگە چارەیە خرا ڕوو بۆ نمونە بڵێن دەمانێت بەم جۆرەم بابەتە چارەسەر بکەین هاوکاری هەرێمی کوردستان بکەین. ئەوان لە ڕووی دیارە سەرۆکی پەرلەمان زۆر سپاسی هەموو ئەو لایەنانە دەکات کە سەردانی دەکەن بۆ هاوکاریکردنیان لە هاوکاریکردنی هەرێمی کوردستان لە ڕوبەڕووبوونەوەی شەڕی نەگریسی گروپی تیرۆریستی داعش و ئەو هاوکاریە مرۆی و سەربازیانە و هاوکاریکردنی ئەو شاندە دیبلۆماسیانە بۆ سەردانکردی ئەوان و دۆزینەوەی ڕێگە چارەیەک بۆ قەیرانانی کە لە هەرێمی کوردستاندا هەیە. باش بۆم نێوەندگیریە و لەم کاتەدا و لەم قەیرانانەیە لە دوای ئەو بابەتی کە خۆت باست کرد دوای نردنەوەی چوار وەزیرەکەی بزوتنەوەی گۆڕان و ڕێگری لە سەرۆکی پەرلەمان کۆنسۆڵ ئاماژەی بۆ کردکەوان هیچ ڕێگە چارێکیان هەیە بۆ چارەسەرکردنی ئەم بابەتە؟ دیارە قونسوڵەکان ئەوان کاری دیبلۆماسیەکەن ئەوان ڕێگە چارە ناخەنە بەردەست. نێوەنگیریەکان چۆن بوو؟ نێوەنگیری ئەوان ئەزانی چۆنە کاری دیبلۆماسی پەیوەندی بە نێوەنگیریەوە نییە شاندی وڵاتان ئەتوان لەسەر ئاستی دنیا کۆبوونەوە بکات و سەردانی ئەم وڵاتانە بکات بۆ نێوەنگیری ئەوان ئەوەی کە دەیکەن زانیاری وەرگرتنە لەبارەی ئەو قەیرانی کە ڕوویە و وەرگرتنی ڕای بەرامبەرەکانە ئەو ئاراستە جیاوازانەیە کە هەرێمی کوردستانی پێکهێناوە نەک نێوەنگیری. باش باز لە کۆبوونەوەکەی دوێنەی نێوان کۆنسۆڵی ئەڵمانیا و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کرا ئەمڕۆ؟ بەڵێ ئەو باسەوەی کرد کە چاوی بۆوان کەوتۆ ڕای ئەوانیشی وەرگرتووە لە سەر دۆخەکە. ئەوان نەیوت ڕایان چی بۆ؟ نەچۆتە تەفاسیلەوە. باش ڕای کۆنسۆڵی گشتی ئەڵمانیا چی بوو
لەسەر ڕێگریکردنەکەی کە ڕێگەیان نەدا سەرۆکی پەرلەمان بچێتەوە هەولێر ئەوان زانیاری تەواویان کۆ کردوێتەوە دیارە هەموو ئەو قونسوڵانە کە سەردانەکەنیان شاندە دیبلۆماسیەکان بەبێ زانیاری سەردانی کەس ناکەن ڕای ئەوان وا بوو کە ئەمە تەواو نایاساییە و هیچ دەسەڵاتێک ناتوانێت سەرۆکی پەرلەمانی کوردستان ڕابگرێت ئەگەر دەسەڵاتیش دیموکراتی بێ بەڵام لە دنیای دیکتاتۆریە تا لە دنیای سەربازی گەرایی یان توتالیتاریتیە ئەمە ئەکرێت و پارتیش ئەم ڕێگەی گرتوێتە بەر و خیتابەکەی مەکتەبی سیاسیان ئەوەی ڕاگەیاندووە کە نابێت بێتە ناوە هەرچەندە لە میدیاکانی پارتیەوە پارتی دیموکراتی کوردستان ئەوە ڕاگەاندرا کە ئەم ڕێگریکردنی سەرۆکی پەرلەمان بۆ ئەو بۆ کە ئاساییشی جانی سەرۆکی پەرلەمان پارێزن کە پێچەوانەکەی ڕاستە ئەوان نیانێشتۆ پێچەوانەکەی بەکارەکەی بەڵێ بۆ پێچەوانەکەی ڕاستە پێچەوانەکەی ڕاستە لەبەرەوەی سەرۆکی پەرلەمان کەسێکی مەدەنیە و بەبێ هێزی چەکگارە سوڕێتەوە و ئیدارەی مؤسسەیەکی تەشریعی ئەکات کە هیچ پەیوەندی بە هێزی سەربازیەوە نییە و بۆ خۆشی کەسێکە کە کەسێکی سەربازی نییە کەسێکی تەواو سیاسی پاراستیجانی بۆ پەیوەندی بەمانەوە هەیە ئەوان دڵێن ئەمە لەبەرەوە بۆ کە گیانی سەرۆکی پەرلەمان پارێزی سەرۆکی پەرلەمان لە ناو شاری هەولێرە سەردانی شوێنە گشتیەکانەکات دیارە چەند جارێک سەردانی گەڕەکانی ئیسکان و ناو خەڵکی کردووە و ئەم سەرۆکە هیچ ترسێکی نیە نەبەشدار بۆ لە تیرۆر نەبەشدار بۆ لە خیانەتی نیشتیمانیە لەبەرەوە هیچ پێویستی بەوە نییە کە هێزێکی سەربازی جانی ئەو بپارێزێت یان نەیپارێت چونکە هیچ دوژمنێکی نیە لە هەرێمی کوردستان و دەرەوە باش کۆنسۆڵی گشتی ئەڵمانیا بەیەنارتی وتی بە سەرۆکی پەرلەمان وتۆ هیوام دەخواست کە لە هەولێر و لەنێو پەرلەمان ببینیتە و هیوادارم کۆبنەوەی داهاتوومان لەوێ بێت چیتری وت بەڵێ ڕاستە و هیوای خواست کە دۆخەکە بەرەو ئارامی بڕوە و چارەسەرێکی یاسایی بۆ پرسی سەرۆکی هەرێم بدۆزرێتەوە لە بەرەوەی قەیرانەکان هاوکۆلکەی ئەون و هیوای خواست لە ئایندەیەکی نزیکدا جەنابی سەرۆکی پەرلەمان و شاندەکانی دنیا کە سەردانی هەرێمی کوردستانەکەن لە هەولێر و لە نووسنگەی خۆی چاوپێکەوتنی لەگەڵا بکەن چیتر هەیە چ پلانێکێ چ وڵاتێکی دیکە شاندی دیبلۆماسی کوێی دیکە دەوێت چای بە سەرۆکی پەرلەمان بکەوێت ئەم دانیشتن و گفتوگۆ دیبلۆماسیان و چاوپێکەوتنانە بۆ چین چی لە دۆخەکە ئاگۆڕن ئەوەی کە لە دۆخەکە گۆڕێت دیارە ئەمان بۆ خۆیان شێوەیەک لە شێوەکانی نێوەنگیری یاخود ڕای بەرامبەرەکانە گەیەنە یەکتری و لەبەرەوەی شەڕی داعش هەیە و زۆربەی دەوڵەتان بەشدارن لەم شەڕەدا لە ڕوبەڕووبوونەوەی شەڕی داعش ئەمان هیواخوازن کە ئارامی لە ناوچەکەیە هەبێت چونکە نا ئارامی لە هەرێمی کوردستاندا بە سوودی هیچ لایەک نییە و بە قازانجی داعش شکێتەوە دیارە ئەوانیش ئەمە ئەزانن بۆیە دەیانەوێت ئەوان دەیزان و ئێمە خۆمان نایزانین ئەزانی هاوڕێ ئەمە پرسیارێکی ترە و بابێکی ترە ئێمە ئەیزانین یان نایزانین ئەی چی ئەوەی کە ئەوان ڕای ئەگەێنن ئەویان دەوێت کە ئارام بین و هەمومان بەشدار بین لە دوورخستنەوە یان خود نەهێشتنی شەڕی داعش لە عێراق و لە ناوچەکەدا باش دەوترێت لەلایەن بەشێک لە ئەندام پەرلەمانانی یەکێتی ئەوروپاوە بانگێژنامە بە سەرۆکی پەرلەمانی کوردستان هاتووە کە سەردانی یەکێتی ئەوروپا بکات ئەم هەواڵە لە دەمی کۆمەڵێگە هاوڕێیان لە برادرانی بزوتنەوەی گۆڕانەوە بڵاوبووە دیارە هەموو پەرلەمانێک پەیوەندی هەیە لەگەڵ پەرلەمانتاران یاخود لەگەڵ بەشی پەیوەندەکانی پەرلەمانی دنیادا ڕەنگە لە شێوەی ئەمە ڕێک خرابێت شتێکی لەو جۆرە هەیە ڕەنگە ڕێک خرابێت ڕەنگە تۆ ئەندام ژووری پەیوەندەکانی سەرۆکاتی پەرلەمانی پێشتر داواکاریەکی لەو شێوەیە نیوەی کراوە چەندێکی کراوە پێشتر داواکاریەکی لەو شێوەیە کراوە دقیق بێ پێشتر داواکاریەکی لەو شێوەیە کراوە کە سەرۆکی پەرلەمان و دیارە شاندی سەرۆکایەتی پەرلەمان سەردانی وڵاتانی ئەوروپا بکەن و سەردانی یەکێتی ئەوروپا بکەن پێش ئەم دۆخە پێش ڕێگریەکە پێش ئەم دۆخە باش ئەگەرم سەردانە بکرێت چ کاریگەریەکێ بێ بۆ ئێستا بۆ دۆخی ئێستا ئەوەی کە کاریگەریە دیارە تۆ بۆ هەر سەردانێکە ئەچی بۆ وڵاتێک کۆمەڵێک باب هەیە کە ئەی جوڵێنی لە لای ئەوان و ڕای ئەوانی لەسەر وەرەگری و شێوازی ڕێکارەکانی ئەنجامی ئەم کارە وەرەگریت هیچ سەردانێک بە بێهۆ ناکرێت باش ئێم زایرە دامی پەیوەندیەکانی سەرۆکایەتی پەرلەمان سپاس بۆی لە سۆدەکانمە لە شاری سێمان